تقریبا 3 ملیۆن و 600 هزار. ئاگرەکەی شەوی ڕابردوو کۆنتترۆل کرا و بەگری شارستانی زانیاری نوێ لەسەر بابەتە دەخاتە ڕوو. لێرە عەمید ئاری محەممەدی لێ بەڕێوبەری بەگری شارستانی سلێمانی کاگاری سڵاو لە بێم کاتەوە باش زانیاریەکان چین لەسەر باری ئەو ئاگرەی شەوی ڕابردووە. زانیاریەکان ئەوەیە لە دەوروبەری 11 چارەکە ئەو ڕووداوە ڕوویداوە پەیوەندیمان پێوەکراوە گشتی مەکانمان لەوێ بوون تا بەیانی تا 5 و 33 دقیقا کۆنتترۆلی تەواوی ئاگرەکە کراوە. زەرەر و زیانەکان لێکۆڵینەوە بەردەوامە خەمڵانی بۆەکەین زانین چی و چی نییە. ئەوەی کە هەبوو لەوێ چی لێبوو چەندێکی سوتاوە؟ گاز، بنزین، قیر ئەوانە زۆریشی لێ ڕزگار کراوە. ئەوانە هەمووی نەسوتاوە لێ ڕزگار کراون توانراویشە ئاگرەکە تەشەنەکە بۆ ساحەکانی تر. چەند لیتر بنزین ناتوانم تقریبا 3 ملیۆن و 600 هزار. کاگاری چەند تیم بەشداری کرد؟ تیمەکانی ناو شارمە خۆتان لێوێ بوون؟ سیارەکانتان هەمووی بینی دەوروبەری 50 سیارە بوون، سیارە و تەنکەر و میگزەمینی. زیانی گیانی تا ئێستا برینارمان هەیە، ئەو بریناری کە لە سانەوەی لەشی سوتاوە خەڵکی ئێرانە دوو ئەفسەری خۆمان لەگەڵ دوو کارمەندا برینارن. دۆخی ئەوان چۆنە؟ باشە لەخوا بەزیابێ. ئەو شتانی کە بەکارتان هێنا هیچ نەخسی شتێکتان نەبوو؟ نەخێر.